بەڵام وەڵڵاهی بەداخەوە جاران لە ئێستا باشتر بوو، جاران ئەوانەی دز و ڕێگر و خائین بوون سفر نەبوو بوونەوە لە سەنگینیدا. هەرچی لە مزگەوتەوە دەوترێ ئەبێ وریای خۆمان بین، هەمووی نەڵێ ئەمە قسەی منە، ئەبێ لە کتێبا بینی بێتت، یان ئەگە کتێبەکەت لانە بوو بڵێ لە فڵان کەسم بیستووە. ئەمە ئێستا بۆتان باز دەکەم، گوێم لێ بوو لە بەڕێز جەنابی مامۆستای پایابەرز پرۆفیسۆر دکتۆر عوسمان محەممەد غەریب و تارخوێنی مزگەوتی بەختیاری مامۆستای زانکۆی سەلاحەدین لە وتاری هەینی 13/2023 دا خوێندیەوە بە ناونیشانی دزە مۆدێرنەکان. من ئەمەم لە کتێبا نەدیوە، بۆیە لە زمانی ئەوە وەکو خۆی بۆتان نەقڵ دەکەم. دکتۆر عوسمان فەرمووی ئەدیب و نووسەری گەورەی پاکستانی غولام ئەدیب باسی خۆی دەکا، ئەڵە کاتی خۆی لە پاکستان لە شەری دلهی کاسپیم دەکرد، کرێکاریم دەکرد. دایکە پیرەکەم لە شارەکەی خۆمان لە پاکستان مانگانە پارەم بۆ دەناردەوە، چونکە دایکم هەم نەخۆش بوو، هەم باوکم نەمابوو، هەم کەسمان نەبوو. پارەم بە پۆستا بۆ ڕەوان دەکرد، ژیانێکی سەربەرزانە بۆ خۆی بژی، منیش کەسابەتم دەکرد لە دلهی. ئەڵێ لەو کاتەدا لە کارەکەم لەدەستدا بێکار کەوتم، ئیشم نەبوو نزیکی مانگێک، زۆر پەرۆشی دایکم بوو. نامەیەکی دوور و درێژم نووسی و داوای لێبوردنم لێ کرد، دایە گیان دەستەکانت ماچ دەکەم، بمبورە، ئەم مانگە نەمتوانی پارەیەکت بۆ بنێرم، تخوا دوعای خێرم بۆ بکە کارێکی باشم دەستکەوێ. لەو 9 ڕوپیا بەخوا زیاتر شکی نابم کە پارەیەکی زۆر کەم بوو بۆ ئەو کاتە. ئەو 9 ڕوپیەیە لە ناو زەرفی نامەکەم خستمە جزدانەکەمەوە، سواری پاس بووم، سەرگەردان و وێڵ دەگەڕام، بەڵکو لە شوێنێکا کەسابەتێک بدۆزمەوە. بەڵام لەو کاتێک کە لە پاسەکەدا بەزیم دەستم بەر سەیرەکەم جزدانەکەیان دزیوم. جزدانەکە نامەکەش و پارەکەشی تێدا بوو. ئەی خوایە ئەویش نەما، ئێستا چی بکەم؟ نامەی خاڵی بۆ دایکم بنێرم؟ زۆر خەفەتبار بووم. چوومەوە بۆ شوێنەکە، بۆ ژوورێک کە بە کرێم گرت و تیا دەژیام. نامەیەکم لە پۆستەوە بۆ هات دوای چەند ڕۆژە، سەیرەکەم نامەی دایکمە. دایکم زۆر دوعای خێری بۆ کرد بووم، خەفەتباری خۆی دەربڕی بۆ ڕۆڵە گیان بەخوا جەرگم ژان دەکا کە بێکاری. بەڵام تۆ ئەولادێکی ساڵحی سەرەڕای ئەو بێپارەیە خۆشت 50 ڕوپیەت بۆ من ناردووە، یا ڕەبی ڕۆڵە خوا ڕزقت زیاد کە، خوا کارێکی باشت بۆ نسیب بکە. وتم دەبێ خوایە گیان من لێم تێک چوو بێ، وەڵا من پارەکەم هەمووی 9 ڕوپیە بوو، ئێداکم نووسێتی 50 ناردووە. چەند ڕۆژێک لە خەیاڵ و فکری ئەوەدا بووم، باشە من پارەکەم لێ دزرا بوو، بەخوا بەدەستی من نامە نەخراوەتە پۆستەوە، باشە چیم لی کردووە ئەمە؟ دوای 1-2 ڕۆژی تر نامەیەکم بۆ هات، نووسی بووی من ئەو کەسەم لە ناو پاسەکەدا جزدانەکەم بەرد، کاتێک کە چوومەوە ماڵەوە من کابرایەکی ژیرفان بڕم. نامەکەتم کردەوانە گریانم هات کە بینیم تۆ دایکە پیرەکەت چاوەڕێی پارەیە لێت، پارەیەکی کەم، زۆر بە زەلیلی نووسی بووت. چاوەکانم پڕ بوو لە فرمێسک، دایکی خۆمم بیرکەوتەوە. ڕاستە من گیرفان بڕ و دزم، بەڵام هێشتا قورساییەکم وەکو مرۆڤایەتی لەدەست نەداوە. بۆیە وەڵڵاهی لە ژیانی دنیادا 41 ڕوپیەم شک دەبرد. خستمە زەرفەکەی تۆ و نۆیەکەم بۆ ژمارە کرد بە 50 بۆ دایکت، 50 ڕوپیەکەم بۆ نارد، گردنم ئازاکە. هێشتا و سەنگین و قورسایە جاران مابوو. ئێستا ئەمانەی کە کار بەدەستن لە وڵاتەدا هەرچی سەرەداوێکی بەدەستەوە، بۆ هەر کار بەدەست، کوڕە دوکانداری بازار، بازرگان، ئەوەی کەشتی گەورە و بچووکی بەدەستە، هەر ڕەحم بە هیچ کەسێک ناکا، ڕەحم بە مناڵی هەتیویش ناکا، سەنگینیەکەیان نەماوە. راغبی ئەسفەهانی لە محاضرة الأدباءدا ئیمامی تەنوخی لە الفرج بعد الشدەدا دەڵێ کاتی خۆی ڕێگرەکان دووسەیەک کۆ دەبوونەوە گیرفان بڕ و ڕێگر و دزەکان پەیماننامەیەکیان دەنووسی، ئێمە 3-4 کەسین بەیەکەوە کۆبووینەوە، ئەبێ هەر یەکەتان بەڵێن بدەن لەسەر ئەمە ڕێککەوین، 3 کەس لە ئێمە حرامە دەست بۆ گیرفان و ماڵی بەرین. ئەوانە ڕێگر و دز بوون، خائین، بەڵام 3 کەسیان لە خۆیان حرام کرد بوو. با شتێک سەنگینی و مەردایەتیمان هەر تێدا بمێنێ. یەکەمیان نابێت دراوسێ دزی لێ بکەی، وعد بدەن هیچ کەسێ لە دەر و دراوسەی خۆی دزی نەکا. دووەم دەوڵەمەندی خێرخواز، هەر دەوڵەمەندێک چەند دەوڵەمەند بێ، پارەی لەسەر جادە بێ، بتوانی بچێ ماڵەکەیەوە سەیری کە نەگە خێری بۆ خەڵک هەبوو، خێرەوەمەندی ناو کۆمەلگا بوو، حرامە دەست بۆ ماڵەکەی بەرن. سێم ئافرەت و منداڵی هەتی و هەر ئافرەتێک لەسەر منداڵی هەتی و بێ، نابێت دەست بۆ گیرفان و جانتا و پارەی بەری. بەڵام ئەمانە خیانەت لە هەتی و دەکەن، خیانەت لە کەم ئەندام دەکەن، خیانەت لە موچەخۆری خانەنشینی 250,000ش دەکەن داماوە.